لە ئێستادا 16مین فستیڤالی فینلاند بەڕێوەچوو کە بە یەکێک لە گرنگترین فستیڤالەکان دادەنرێت. ئەم جاریان بە ئامادەبوونی سەرۆکۆماری پێشووی فینلاند بووە و دوو تەوەری زۆر گرنگ لە ناو فستیڤالەکەدا بەسوخواسی لێوەکراوە کە ئەوانیش بەشی یەکەمیان خەبات و ناسنامەی گەلی کورد و دواتر بەشێکی تر دەربارەی هونەر و کلتور و فەرهەنگی کوردی. 16مین فستیڤالی بەدرخان لەژێر ناوی کورد پشتیوانانی لەبیر ناکات لە وڵاتی فینلاند بەڕێوەچوو. فستیڤالی 16هەمی بەدرخان بە بەشداری سەرۆکۆماری پێشووی فینلاند خاتوو تاریا هاڵۆنین کەسایەتی سیاسی و کوردپەروەری فینلاندی و کەسایەتیە چالاکەکانی کوردستان و سەدان کەس لە کوردستانیانی دانیشتووی فینلاندا بەڕێوەچوو. 16همین فستیڤالی بەدرخان لە جۆری خۆیدا یەکەم فستیڤالی لەو چەشنە بوو کە لە وڵاتە بەڕێوە بچێت. فستیڤالەکە ڕۆژی شەممە 26 هەشتی 2023 لە هێلسینکی پایتەختی فینلەندا لە یەکی دوانەوە ڕۆدەستی پێکرد و تا درەنگانی شەو درێژەی کێشە. فستیڤالەکە لە دوو بەش پێکهاتە بوو کە بریتی بوو لە بەشی یەکەم ناسنامە و خەباتی نەتەوەی گەلی کورد و بەشی دووهەمیش بریتی بوو لە بەشی وێژە و هونەر و مۆسیقای کوردی. هەروەها بڕیارە ساڵی ئایندا 17همین فستیڤالی بەدرخان لە بەلجیکا بەڕێوە بچێت.